ئێرە هەردوو گوندی بێلنگر و بانەدەرن لە دەڤەری باڵەچیان لە قەزای سۆران. لەگەڵ هاتنی جەژنی قوربان گوندنشینان وەک نیشاندانی خۆشەویستی بۆ سونەتەکانی پێغەمبەری ئیسلام موحەممەد درودی خوای لەسەر بێت ژمارەیەک ئاژەڵ بۆ قوربانی بە کۆمەڵ ئامادە دەکەن و لە ڕۆژی جەژندا لە یەک شوێن ئاژەڵەکان سەردەبڕن و گۆشتەکەی کۆ دەکەنەوە و بەسەر دانیشتوانی گوندا دابەشی دەکەن. لا الآن رأى تين دو سير من سير من لا حسب إمكانات تين تكوجينو حيوان أي هاي حيوان شتيني مارو حيوان تيني تناوي كوجينو هور دكين تدينا أو فقير وفقاري حموي بترازو بميزان بإمكانات دابشكين وشي دابشين كل ما ركان نويسن لقايمي سن جوشتك توزيع كين بترازو أو زاري دابشكين. ئێستا پێم بی بە ئەوەی خۆم دوو چێر و نێزیکەی لەوانێدا 12 سەری ئەویانی کچکە کوژرابیتۆ زێدە لەوانەیە بگەتە 1000 کیلۆی کە دابەشەکرێ ڕۆژانە لێرانە کە ڕۆژ جێژن ئەوی دیکەش شەخص هەیە ڕۆژی پاشەکە ئاکایانی وێ ڕناگا. پێغەمبەر درود و سەلامی خوای لەسەر بێت فەرمانی کردووە بە ئەنجامدانی قوربانی ئەمەش لە پێناو زیندووکردنەوەی یادەوەری قوربانیەکەی ئیبراهیم پێغەمبەر سەلامی خوای لێبێت و بەدەستخستنی پاداشتی قوربانی لەلایەک و دڵخۆشکردنی کەسوکار و منداڵ و خێزان و داوسێ و هەژاران لەلایەکی دیکەوە. طبعا قوربانی سنەتێکی موعەکەدا پێغەمبەر صلی الله علیه وسلم زۆر تاکیدی لەسەر قوربانی کردووە و ئەجر پاداشتێکی یەکجار گەورەی هەوا و پێغەمبەر فەرمی صلی الله علیه وسلم ئەگەر هیچت لەدەست نەهات ئەقەلی خوێن بەڕێژە لە ماڵەکە لۆ ئەوەیە زیندووکردنەوەی ئەو سنەتە و هەروها لە دەڤەری باڵەشان بە عام بە تایبەتی گوندی بانەدێر و بێلەنگر هەموو جێژنە قوربانیەکان بە کۆمەڵ قوربانی ئەکەن مەبلەغە حیوانێکە گەینێک لۆ ئەوەی تێکڕای مارەکان مەبلەغە گۆشتێکیانەوە بەربکەوی نەک ئیلا مارەکانی دوو مار بەتەنێ بکە لە دەوروبەری خۆی دابش بکە ئەویدی مەغدور ببێت. من سەرەتا بە خێراتنی تەلەڤزیۆنی پەیامەکەم لۆ گوندەکەمان گوندی بانەدێر ئێمە ساڵانە لێرە ئەو حەیوانانە کۆ ئەەکەین و ئەوانەی کە شارەزایان هەیە لە کوشتنەوە و لە چاکردنی حیوانەکان ئێمە حیوانەکان چا ئەکەین و ئەیان کوژین و دوایەکە دابەشەکەن بەسەر گوندەکەی جا هەرماری تقریبن 4 کیلۆ لۆ 5 کیلۆیەوە بەرەکەوی. گەرم و گوڕی خەڵکی کوردستان بە گوندنشین و شارنشینەوە بۆ سنەتی قوربانی دەرخەری ئەو ڕاستیەیە کە هەمیشە گەلی کورد لەگەڵ ڕێنمایی و ڕێساکانی ئاینی پیرۆزی ئیسلام ئاوێتەیە و دەستکورتی و قەیرانەکانیش نابنە ڕێگر لە بەردەم بەرجەستەکردنی شەعائیرەکانی ئەم ئاینە لە ژیانی ڕۆژانەدا. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام دەڤەری باڵەشیان.